بنسبة بيزبوني أو روبارة لا عافيز بقدي حتى هذا برزوي بر مريش بويا مريش من داربو يستعودوا زينا أنا فير بوينا مريش كان داوين الروباري لزيادي بتسن لزيج حفرة شيء اللي يبدأ دينا داوين أو روبارة تقريبا أو رصير رجعني أو ما رانش نعينوا هذيك خارج شيء قشتيان ملائكة لو روباري زادوان لحكومتها لعيني بيوان دار بين الصرخات بجدي أوانيك أو كاريان كرديا سزا بدرين چونکە ئەوانە ئیشەشی زۆر خراپیان کردیا و ئەو ڕووباریان پیس کردیا ئێستا وەرە بەخۆت تەسویری بکە بۆ دیسیش دێت کە ئەو هەموو مریشکیان هاتە ئەو ڕووباری کارەساتەوە چەندان ئەوانەی مەلەوانیان کردە لەو گوندەی و منداڵانە زۆربیان تووشی نەخۆشی بووینە ئێستا ئەمە هەوڕۆ بردنە خەستەخانەی گوتی ئەوانە ئیشی ڕووباریە کە دکتۆر نەشی زانیە کە مریشکیان لە ڕووباری بەس گوتی ئەوە ڕووبار پیسە بۆی ئەو نەخۆشییان گرت جا داوایان لێ یەکەین کە ئەوانەی ئەو دەوازینیانیان هەنا ئەو کارێکی زۆر خراپیان کردیە کە ئەوانەی ئەو مریشکیان فڕدایتە ڕووباری بابێن بەخۆیان ببینن دەخۆ چ کارێکیان کردێت ئێستا ئەو ڕووبارە شاوی ئەوەی نییە مەلەش لێ بکرێ و ئاویش لێ بخورێتەوە چونکە ئەمە زانین ئەو ڕووبارە چی تێدایە ئێستا بڕۆ لە ئەرلێرە تقریبا 15 فەردە مریشکی بۆ گەنی تێدایە هەموو مردار بیاواتیانە ڕووباری بەدەستی خۆ میناتێ دەرێت زۆر میناتی دەرێت خەچی گوندی توێی ناتێ دەرێت لەوەی بینتەوە ڕووباری ڕووبارەکان بە کۆی گشتی لە هەرێمی کوردستان هەر لە جیهانیشدا ئاو دوو بابەتی خۆی هەیە بابەتێکی ژینگەی و حیاتی بابەتێکی سیاسی هەیە ئێمە لە بابەتی ژینگەی و کۆمەڵایەتیدا کە لەسەر ڕووبارەکاندا دەژین تەبعاً بە هاوکاری حکوومەتی هەرێم چەندین ساڵە ئەوە لەباری پەروەردەیی ڕاگەیاندندا کاری لەسەر دەکرێت بەڵام بە شێوەیەکی بەرچاو دەبینین کۆمەلگای ئێمەی کوردی بە تایبەت ئەوانەی کە دێنە سەفرە دێنە پیاسە و حتا بابەتی وەی کە لە گوندەکاندا دەژین زۆرتری زبڵ و خاشاک یا نەخۆشی حیوانێکی کە دەیبێ داوێنە ناو ڕووبارێدا وایرۆسە بڵاو دەبێتەوە بەڵام لە کۆمەلگای مەی کوردی چاو لێ دەکەین ڕۆژانە ژینگەکە زیاتر پیس دەبێ زیاتر احتیمام نادەنە ژینگە پارێزی حتا ڕووبارەکان چنەوە ئیسفادێکی حیاتی بۆ کۆی گشتی لە کوردستانێدا هەیە تەنها لە دەڤەری باڵەکایەتی نییە یا بڵێ لە دەڤەرێکی دیکەدا بێ نەخێر یانە هەم بۆ ئیسفادەی ڕۆژانەی مرۆڤەکان هەم بۆ ئاژەڵەکان هیچ ئیسفادەیەکی نامێنە چون نەمانی ڕووبارەکان کەمبارانی هەروەها پیسبوونی زبڵ و خاشاکەی کە دەی هاوێن حتا ئەو دەبە ئاوەی کە تێداوی بە ساڵان دەیهەوێ یا ئەو جامەی کە تێداوی ئەو بتڵەبی پسێک کە تێداوی بە ساڵان دەیهەوێت کە حل بێ لەناو ئەو ئاوەیدا یا لەناو ئەو خۆڵەیدا بۆیە بەرەو نەمانێ دەڕوا ڕووبارەکان